سعدی بەڵێ قسە لەگەڵ چێ دەکەی؟ ئارامن نوارد؟ بەڵێ نووست. قسە لەگەڵ چێ دەکەی؟ لەگەڵ برادەرەکەم. ژنەیان پیاوە. من برادەری ژنم هەیە؟ هەندێک پیاو هەیتیان ناوانیا توش. ئەمن؟ هیچ لێ دیتیوە؟ نا دەڵێم چیش دەکا؟ ئیشی جلوبەرجی دەکات. ئی پیاوان یا ژنە؟ ئی هەردووچ. سعدی دەڵێم بۆ ڕۆژێ نام بەی. ئیشی جملەیە بە مفرەد نافرۆشن. برادرتە قابلە تۆ پێ بڵێ بە مفرەدیش دەماندات. ئەرێ دەزانی زۆر پرسیارت کرد. زانایەکان دەڵێن پیاوەکان لە ڕۆژێکە تەنها 10,000 وشەی بەکاردێنن. بەڵام ژنەکان لێک ڕۆژدا 20,000 وشەی بەکاردێنن. ئەخە دەزانی لۆ؟ بەڵێ. لەبەرەوەی کە ئێوەی پیاوان مێشکتان مەشغوڵە یەک قسە ئەبێ 2,000 3,000 4,000 بۆ تەندوبارەکەنەوە ئەبێتە 20,000 قسە. خەوکە تو چل لە من دەوێتن؟ سعدی ئاخ سعدی حەجی خەلیلی جیرانمان خەجیجی خان خۆش دەویست ئۆچی مرد یەک دانە مزگەفتی بەناوەوە کرد. ئێکچی وەڵڵا وەبیلای وەتەڵای ئەمە لە حاجی خەلیلی باشتر تو خۆشتە دەوێت. کۆ چماندی چییە؟ ئێ نەمردی کاکە وەڵڵا عاد حازرە پارە حازرە بەس کاکە مردنەکە تاخیر بووە. حەز لێ بمرم سعدی؟ نامە بەستم لە قسەی دێ حەیرانی تۆ بە خۆت باوە دەری. سعدی یعنی چاوەڕێ خواوە سعدی ئێوە قسەی تو دەکەی؟ ئەتو بابەتت کردەوە دەری حاجی خەلیل مزگەفتی بە ناوی خەجیجی کردیە. ئێدیڵە وڵڵی عادم حازرە پارە حازرە توش بەبری بە ناوت دەکەو کاکە خراب کردی بەس نامری. سعدی قسە زۆر ڕەقە. ئافرەت بە قسەیەکی خۆشی پیاوەکەی ماندووبوونی هەموو ڕۆژەکەی بیر دەچێتەوە. بەڵام پیاوان بە قسەی خۆشی هەر ژنێک لە بیریان دەچێتەوە خێزانیشیان هەیە. نانە هەموو پیاوە بۆ نییە و بوختانان بە پیاوان مەکە. وەڵا هەندێک پیاو ئەگەر ئیمانی زەعیف بێ حەزی لە ناو ژنانە ئیمانی بە قووەتە چارەکەی دێنێ و شەڕەکەی تەواو دەکا. دەزانی قسەی زۆر بە قوت دەکەی ها پێم برێ و قسە بە قوتانە لە چێ فێر بووی؟ من هەمیشە قسەی بە قووەت دەکەم بەس جەنابەت گوێڕان ناگری. با گوێ دەگرم بەس هەر کاتێک دێ ئیشم لێ تێک دەری کاکە ئیشم هەیە. تخوا سعدی تۆ منت خۆش دەوێت؟ ئەلو وەڵڵا تم خۆش دەوێ یعنی هەست پێ نەکردیا؟ چەندە؟ چەندە؟ هەندی دنیاچ. ئەلو وەڵڵا شانە خۆشم دێ. سعدی؟ بەڵێ. ڕۆژی لەدایک بوونم کەنجی نییە. پرسیارە خەتەرەکە دەستی پێ کرد. لۆم دەزانم مەغری بچم خواردیە تا بزانم عیدی میلادی کەنجی نییە؟ توزانم خوای گەورە دەزانێ. خوای گەورە هەموو شتێک دەزانێ. بەڵام جەنابەت دەبێ عیدی میلادی من بزانی مادەم خۆشت دەوێت. عیدی میلاد چ پەیوەندی بە خۆشەویستی هەیە؟ خۆشەویستی ئەوەیە کە هەموو ڕۆژی لە بۆی دووپات بکەوێنێ ساڵی جارێک. گوڵ و مڵ و ئەوانە هیچ لە گۆڕێ نییە. خۆشەویستی ڕاستەکەی ئەوەیە ڕۆژانە حرمەتی بگری خزمەتی بکەی پێداویستەکانت جێبەجێ بکە مەرەوەندێ بابمژە گوڵ بۆ خۆت بەس بزانە کەنجە لەدایک بووم. ئێوە توزانم نەفرەت لەو ڕۆژێکە توزان هەندێکگەر هەشێتت کردم کاکە وازم لێ بینە ئیشم هەیە؟ ئیشتت هەیە یعنی ئەو ڕۆژەی من لەدایک بووم من نەفرەت بێ سعدی؟ وەرە نەدەڵێم نەفرەت لەو بێشکەی من بینیە کە هیچ تێدا نەماشتم لەبێ دەچێت. بەداخەوە بەداخەوە ڕۆژی لەدایک بوونی من نازانی سعدی. کاکە وازم لێ دێنیە تو وازم لێ دێنی کاکە نازانم سوزانم عیدی میلاد تو کەنجی نییە وازم لێ بینە شێتت کردم بەسە هەی وەرە پیاوی خۆت بێ نەزانێ عیدی میلادت کەنجی نییە.